پەدەکە لە کەرکووک کورد دەخاتە مەترسیەکی گەورەوە. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق چەند ڕۆژێکی کەمی ماوە، ئەگەرچی پرسی کورد لە کەرکووک و ناوچەدابڕێنراوەکان پرسی نازنامە و نەتەوەیە، بەڵام کورد بە 5 لیستی جیاواز بەشداری دەکەن، ئەمەش بەهۆی قوماری سیاسی پەدەکە لەسەر بەرژەوەندیە تەسک و بچووکەکانی خۆی کە پرسی کوردی بۆ دۆڕاند لەسەر مێزی دەوڵەتی داگیرکەری تورکدا. 18 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت و کورد بە پەرتەوازایی بەشداریە و هەڵبژاردنە دەکات. هەر لە سەرەتاوە هەوڵی زۆر درا کە یەک لیستی کورد دروست بکرێت و پەدەکە بخرێتە ناو بەرەی یەکڕیزیەوە، بەڵام پەدەکە ملی بۆ یەکڕیزی کورد نەدا و لایەنەکانی دیکەش بەهۆی پەدەکەوە نەیانتوانی یەک لیستی دروست بکەن. بارزانی چۆن یەکڕیزی کوردی لە کەرکووک تێکدا. هەرکە ڕۆژی هەڵبژاردن دیاریکرا، پەدەکە خۆی یەکلایی کردەوە کە ناچێتە ناو هیچ پرۆژە و لیستێکەوە کە کورد کۆ بکاتەوە و یەکگرتویان بکات. بۆیە داواکاری سەرجەم لایەنە کوردیەکانی ڕەت کردەوە و ئامادە نەبوو لەگەڵ لایەنە کوردیەکان بە یەک لیست بەشداری بکات. کورد بە 5 لیستی جیا بەشداریان لە هەڵبژاردندا کردووە، ئەوانیش لیستەکانی یەنەکە و شوێعی، پەدەکە و چەند لایەنێکی دیکە، نەوەی نوێ، کۆمەڵ و یەکگرتوو، پارتی سۆسیالیستی کوردستان. بەشداری نەکردنی پەدەکە لە یەکلیستی کورد بە بڕیاری مەسعود بارزانی سەرۆکی پەدەکە بوو. ئەوان تەنیا یەک مەرجیان بۆ ئەو یەکلیستی هەبوو، ئەویش لە سەرەتاوە بەڵێنیان پێ بدەن کە پۆستی پارێزگار بۆ پەدەکە بێت، بەڵام ئەو مەرجە لەلایەن یەنەکەوە ڕەت کراوە. بارزانی لە کۆبوونەوەیەکدا بە بەرپرسانی پارتەکەی ڕاگەیاندبوو یان پارێزگار بۆ پەدەکە دەبێت یان مەچنە هاوپەیمانەتی لەگەڵ یەنەکە. ئەوەشی پێوتبوون کە دەستان کراوەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ لایەنە تورکمان و عەرەبەکان. ئەم بڕیاری بارزانی کۆدەنگی و یەکبەرەی کوردی لە کەرکووک و ناوچەکانی دیکەش لەت کردو. پێگە و دەسەڵاتی داهاتووی کوردی لەو ناوچانە خستە داهاتوێکی نادیارەوە کە مەترسی گەورەیان بۆ سەر کورد دەبێت. لە هەڵبژاردننی ساڵی 2005 ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کۆی 41 کورسی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لیستی برایەتی کایەکێتی و پارتی پێکەوە بوون، 26 کورسیان بەدەستهێنا و یەنەکە پۆستی پارێزگاری وەرگرت. لە ساڵی 2013 هەڵبژاردن ئەنجام درا و کورد لە کۆی 16 کورسی 12 کورسی بەدەستهێنا. ئەمجارە کورد بۆ ئەوەی بتوانێت پۆستی پارێزگار بەرێتەوە پێویستە 9 کورسی بەدەست بهێنێت. ئەگەر لایەنە کوردیەکانی یەکلیست بوونایە و پەدەکە ئەو پەرتەوازیی دروست نەکردایە، ئەوە بردنەوەی پۆستی پارێزگار بۆ کورد بێ چەند و چوون مسوەگەر بوو. پەدەکە لە کەرکووک چی دەکات و بەنیازی چییە؟ ئێستا پەدەکە لەگەڵ تورکمان و عەرەبەکان بەرەیەکی دژ بە کوردیان لە کەرکووک پێکێناوە و دەیەوێت بە پشتیوانی ئەوان پۆستی پارێزگاری شارەکە بۆ خۆی بەرێت. بەڵام بەپێی زانیاریەکانی ڕۆژنیوس ئەو لایەنانە هیچ بەڵێنێکیان بە پەدەکە نەداوە بۆ ئەوەی لە داهاتوودا پشتیوانی بکەن بۆ بەدەستهێنانی ئەو پۆستە. بۆیە پەدەکە بێهیوا بوو ناچار بڕیاری داوە مادەم ئەو پۆستە بەدەست ناهێنێت نەهێڵێت بۆ یەنەکەش بێت. لە ماوەی چەند ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن لە کەرکووک پەدەکە سەرقاڵی سارکردنەوەی هاوڵاتیانی کووردە لەو هەڵبژاردنە و تیمێکی دروست کردووە کە لە ڕێی سەردانی هاوڵاتیان و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێهیوایی بڵاو دەکەنەوە و دەڵێن کورد ناتوانێت پۆستی پارێزگار بەدەست بهێنێتەوە لەگەڵ چەندین قسە و بانگەشەی ڕووخێنەری تردا. ئێستا پەدەکە هەموو هەوڵێک دەدات هەڵبژاردنەکان دوا بخات، چونکە جگەلەوەی کاندیدەکانی لەلای خەڵک ناسراونین و پێگەی جەماوەری لەدەستداوە. هاوکات ژمارەیەک لە کاندید و کادرە باڵەکانی وازیان لەو حیزبە هێناوە، بەمەش گورزێکی کەمەرشکێنی بەردەکەوێت. پەدەکە چۆن خۆی و کوردی تووشی شکست کرد. زیاتر لە 7 ئەندامی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ خۆیان پەیوەندیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کردووە و تەنیا لە یەک هەفتەی ڕابردوودا دوو کاندیدی پەدەکە کە کادری باڵای ئەو پارتە بوون وازیان لە پەدەکە هێنا و چوونە ناو ڕیزەکانی یەنەکەوە. ئەو دوو کاندیدە سیاسەتی پارتەکەیان بۆ ڕای گشتی ئاشکرا کردو دەڵێن پەدەکە سیاسەتێکی دژ بە کوردی هەڵگرتووە و پێچەوانەی هەموو ئەو دروشمانەیە کە خۆیان باسی لێوە دەکەن. دوورکەوتنەوەی ئەندام و کادرە باڵەکانی پەدەکە لە کەرکووک بارزانی هێنایە دەنگ و لیژنەیەکی لێکۆڵینەوەی پێکێناوە لە هۆکاری واسێنانی کاندید و ئەندامەکانی و هەڕەشەی سزادانی ئەو بەرپرسانەی پارتەکەی کردووە کە بەرپرسیارن لەوە. کاوێز مەلا پەروێز کە خۆی و براکەی لە پاش زیاتر لە 15 ساڵ کارکردن ئێستا وازیان لە پەدەکە هێناوە ئاشکرای کرد بەرپرسێکی باڵای پەدەکە وتوویەتی پارێزگارێکی عەرەبمان پێ باشترە لە پارێزگارێکی یەکێتی. هاوکات پەدەکە لەگەڵ چنینەوەی شکستەکانی خۆی
کوردیشی ڕوبەڕووی مەترسی کردوتەوە و چاودێرانی سیاسی پێیان وایە بەهۆی ئەو پەرتەوازەیی کورد و شارەکانی پەدەکە کە نەیهێشت لایەنە کوردیەکانی دیکەش یەکڕیز بن ئەگەری زۆرە کورد پۆستی پارێزگا لەدەست بدات و لە کەرکووک دووچاری شکستێکی مێژووی ببێتەوە هەروەها ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە دەبێتە بنەما و بەڵگەیەک بەدەست حکوومەتی عێراق و پێکاتەکانی ترەوە بۆ سەلماندنی کەمینەی بوونی کورد لەو شارە لە هەمان کاتدا سیاسەتی تعریب لە سنووری ئەو پارێزگایە لە جاران زیاتر دەست پێ دەکاتەوە و مڵک و ماڵی کورد داگیر دەکرێتەوە هەموو ئەوەی ئێستا پەدەکە لە پارێزگای کەرکووک دەیکات خزمەتە بە تورکمانەکان و دەوڵەتی داگیرکەری تورک هەروەها پۆستی پارێزگاریش لەسەر سینێکی زێڕین پێشکەشی عەرەبە شۆڤینیەکان دەکات تەنیا بۆ ئەوەی ئەو پۆستە بۆ لایەنێکی دیکەی کوردی نەبێت